سڵاتان لێم بیازیان و خۆشەویستان دڵخۆشی نەمجارش لە بەرنامەی ڕۆژین لەگەڵەوەی خۆشەویستە بەردەوامە بین بۆ لە بەرنامەی ڕۆژین لە ڕۆژانی جەژن ویستمان تۆزێک جیاواز بێ بەڕاستی پێشتر هەموو خەڵک هات بۆ لای ئێمە و لە ستۆدیۆ بەڵام ئەم جارە ئێمە پێمان خۆش بێ ئێمە بچین بۆ لایەن جا ئەمڕۆ دووەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە هەروەها جەژنی نەورۆزە شیرین ئەمڕۆ زۆر جوانش خۆی گۆڕێ بەڕاستی بەڵام من ویستم هەر تۆزێک ها پیشەیانە دەرکەوم بەڕاستی ڕۆژ باش شیرین ڕۆژی تۆش باش جەژن دووبارە پیرۆز لە تۆش پیرۆز نەورۆزی سەری ساڵی کوردیشە پیرۆز زۆر سپاس زۆر سپاس هەر بەو بۆنەیە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی بەهارە و هاوکات پێمان نایەنێ و 2726 ساڵی کوردیەوە پیرۆزبایەکی زۆر گەرم زۆر کوردانە زۆر شیرینانەتان لێەکەین اینجا ئێمە ئەم جەژنە ماڵ بە ماڵ دەگەڕین نقوڵ و قسەی خۆش و یادەوەری و هەروەها سەربوردەی و خێزانان دەگەڕینەوە کە زۆر لە مێژە لە هەنوو دابوونەریتی جەژنەکان و نەورۆز ئاڵوگۆڕ دەکەن بۆ ئێمە و بەیەکەواتی جا ئەمڕۆ هاتوونێتە ماڵی کەسایەتیەک لە شاری کەرکووک بەڕێز مامۆستا مەنسوور کە بەڕێزیان زاد لە 35 ساڵ مامۆستا بوونە ئەچینە ماڵەوە تاوان هەر بە دەرگاکەیانە دیارە بەڕاستی تا چەندێک ئەم ماڵە هەر وەکو خۆی ماوەتەوە بەڕاستی لەگەڵمان بن وەرن با بچینە لای مامۆستا مەنسوور و خێزانەکەی فەرموون. جەژنی ئێستا و پێشا چۆن بوو؟ پێشا بە خێرانترتانەکەم خاستەن لە سێ جەژنەک سێ جەژن ڕاستە سێ جەژنەکەی کوردستان پێم بڵێ نەریتەکانی جەژن چۆن بووە نەریت ینی لە کۆندا چۆن بوو لە ئێستاە چۆن بووە؟ لە وەختی خۆی نەڕادۆی هەبوو نە تەلەڤیزیۆن نە هیچ شتێک نە تەلەفۆن نەبوو باشە ئەم عالەمە ئێمەوانە کە لە جێهات هەرچین چاوەڕێی ئەوە بوون لە شارەوە خەبەرێک بێ بۆ دێیەکان کە ڕەمەزانە یان جەژنە هەموو جارێ کە پێش ئەوەیەکەوە بەحث دەستنەکەی دەست بێ چاوەڕێیان کرد تاکوێکێ بێ خەبەریان بداتێ کە بەیانی جەژنە یان ڕەمەزانە داوەیەکەوە برێک کە جەژنەکە هات داونێرێتەکەی ئێمە و مانان ئەها بوو دوای نوێژ جەژن عالەمەکەی پیاوەکان لە مزگەوت کۆ ئەبوونەوە دوای مەلای کە خوتبە و نوێژەکەی ئەکرد هەموو بە کۆمەڵ ئەچونە دیوەخانە لا ئێمە پیانەوت تەچە یەکێک لە ئاوایی ئەچۆبان مزگەوت سێ جار بە دەنگە زوڵارەکەی هاوت بانکێ کرد ڕەحمەتتان لێ بێ ئاش بێنن بۆ تەچە ئاش بەو شێوەی ئەیوت بەم شێوەیە باشە پاش دوو دەقە سێ دەقە تەمەساتە کرد لە هەموو کۆرانێکەوە سینەیەک لە دەست یەکێک وە ئەهێنێ بۆەوە گشتیان کۆبەر ئەکرد لەسەر لە قەردەکە دوای ئەوەی یەکێ لە پیاوە ئەختیارەکان لێزان بوو چمیکی کەواکەی ئەکرد بەدارە بانگدا خێڵەکانە کرد گەنجەکان وەرن ڕۆڕە وەرن چێشتەکان تەوزیعکەن ئەم پەڵاوە بەرن بۆ لای مامۆستا ئەمدا بێ بۆ ئەو ئەختیارە وەرە ئەلێرە مەرەگەیەک نووسانە لەولاوە پەڵاوێک بیهێنن با ئەوەیەکەوە زۆریانە خوارد تۆ پێم بڵێ مامۆستا لە هینە لە ئەدەبیاتی کوردیە چۆن باسی جەژن کراوە دووبارە جەژنە وەختی حایش و شادیە بۆ بەڵاگەردانی بارێت تۆچی قوربانم وەرە پیرەمێردیش ئەرێ
محرم سفر محرم ماتم سفر داوايا هرج رمضان جزني لدوايا هاتيو لروجي جزنا زور بحر كيو زيجي بارس عليه نباوك هي اشتدات الجرفاني دايك زلي بشوري دا حاجی چۆنێت وشمي حياتك جەژنە پیرۆز بێ هلا ججنا بنجرني حام بيروز بإن شاء الله أما جود ججنا إن شاء الله ججني نوروز وججني رمضان دا حاجی چەند ساڵە لەگەڵ مامۆستا هاوسەرن چەند ساڵە بەیەکەوەن أما تقريبا 6 صالة به 6 ساڵە آه. لە درێژەی ئەو 6 ساڵەیە جەژنەکانتان باش تێپەڕیوە زور بخوشي هیچ یادگاریە لما وي أو 6 صالة ليك ترنا بوينا قد ماشەڵاتان بحياتي قسيكش معمو بهر ودقيق بوا ليك تورنا بوينا يعني زني جني سيروش قسلقا بياوكي ناكا يعني بياوكي مانجا قسيلقا ناكا زور جنوالي ڕاستە ئێمە وانە بووینە ڕۆژ هەر بە خۆشی هاتوین لەگە ماڵی غەزورانشم قەت بەیمان تێک نەچووە بە حەیاتی ئەیدایە کەواتە لای ئێوە هەموو ڕۆژە جەژن بۆ پێم بڵێ بڵێ. ئامادەکاری بۆ جەژنەکان جاران چۆن بوو من ئەوەنێ بیرم بێ کولیچە و گەڕەکۆ بۆ کولیچەیە کردو ئایا ئەوە ئێستا ئارەوڵە کەس گەڕەکۆ بۆ لێمان کولی چەمانە کردمان کرەمان سینی گەورەمان بر لە فڕنی سوورمانە کردەوە ئەو جا لە ماڵەوە فڕنی ئەوانە نەبوو ئارەوەڵە ئیتر ئەچوینە لا یەکتری جیران هاتوچە یەکتریمانە کردو بە خۆشی و بە حیاتی لەگە جیرانش قەت عاجزیم نەبووە ئێستەش لە هەر جیرانێ بوو بێتم ئێستەش بە عەزرەت دێکەوەی ئارە بەخوا دێنە لام ئەچم بۆ لایەن دایمە ئارێ وەڵڵای ڕەبی لە ش ساغ 2 ساڵ لە سەماوە بووینە بەڵێ نین کراوین منفی کراوە پیاوەکەمە 2 ساڵ من 2 ساڵ لەگەڵی بوومە 2 ساڵش بەتەینام بووە 4 ساڵ لەوێ بووە لەگە ئەوانەش هەر بە عەزرە دێکەوە بووین زۆر ماڵە کوردی لێ بوو بەیەکەوە ئەهاتین و ئەچوین و ینی بەخۆشی هەر بەخۆشی ژیاوین هەر لە خۆشی ئیشەڵڵا جەژنەتان زۆر بێ ئەرەوەڵا بڵێ لە یەک جیاوە نەبن چی هەرچێکمان جاوە بین غەریبە بی هەرچەنێ مناڵمانەوێ خۆ مناڵمان گەلێ باشە بووکمان باشە مناڵمان باشە لەو خوایە بە زیاد بێ قەت دڵم لە یەکێکیان نەهێشاوە ئەوە 20 ساڵە کوڕە دکتۆرەکەم ژنی هەیە ئەمە کەی دیکەشم ئەوی 20 ساڵ زیاتر ئەمەکە 20 ساڵە بێ قەت عاجزیمان نەبووە سپاس بەخوا بازژنە پیرۆزەیە لەمانش بکەین یاخوا هەمیشە تەمەند درێژ بن سەلامەت بن سەلامەت بی سڵاو وڵای سەرەتا بەخێراتنی کەناڵی کەرکووکەکەین بەڕاستی جەژنەکەمانتان کردە دوو جەژن پێ زۆر پێ خۆشحاڵ بووین جەژنە پیرۆزە لە هەموو گەلی کورد بە تایبەتی شاری کەرکووک بە هەموو نەتەوەکانیەوە ئینشاءڵڵا ئەو تەبایە ئەو خۆشی لە کەرکووکە ئینشاءڵڵا هەر بەردەوامە بێ و ئینشاءڵڵا ئەمە هەموو خوشک و براین و دووبارە سڵاوتان لێکردن و بەخێر بێن سەرچاو ئێوەشەکە جەژنە پیرۆزەیەکتان هەبێ ساتا بەخێراتنی کەناڵی کەرکووکەکەم دژنە پیرۆزە لە هەر چوار پەرچەی کوردستانەکەم و زۆر بەخێر بن تۆ قسێ بکەین دەی باشە بەڵێ دەستان خۆش بێت ئەمە یەکێک بوو لەو ماڵانەی کە کەسایەتیانی شاری کەرکووک بوون بەڕاستی لەگەڵتانە بین چەند ماڵێکی تریش هەیە بەسەر یەکەینەوە لەگەڵمان بن باشە شیرن میوانەکانی کەشمان میواندارەکانی کەشمان ئەنجام دەین و بەیەکەوە بین فەرموون لەگەڵتاندا بەردەوامین میوانداری ماڵەکان دەکەین جژنە پیرۆزیان لێ دەکەین بۆ میوانداریکردنی ماڵێکی تر هاتوین کە ئەوانیش دوو ژن و مێردی خانەدانن و هاوکات لەگەڵ تەمەن و ئەزموندا کۆمەڵە گیادەوەری و سەربوردەی باشمان بۆ گەڕنەوە دووبارە سلام علیکم کاکە جان چۆنی باشی سلامت بی جژنتان پیرۆز بێ ئیشەڵڵا نێژ پیرۆز بێ خێر بە سەرچاو سلامت بی کاک ناسیح وەستا ناسیح بۆچی پێتەڵێن وەستا ناسیح وەڵا ئینانەوە بوومە پێم وەڵێن وەستا ماشەڵڵا تەمەنت چەندێک ئێستا وەستا تۆ وەڵا تەمەنم 83 ساڵ یاز ڕبی سەلامت بی تەمەن درێژ بی تۆ پێم بڵێ جیاوازی نێوان جەژنی ئێستا و کۆن چییە؟ بڵێ وەڵا جێرنەی جاران
نوعی ویسە نەوەیەکە بەڵێ زاران لەلادێ بوو خواردن مەسەرەی خواردن هەر ساوەر هەبوو دایە خان چەند ساڵە هاوسەرن بەیەکەوەن لە 59 لە 59 وارەوە قەت جەژنانەیەکی تێروتەسەلی بۆ کردووی مەسەرەن هەدیەیەکی باش جلێکی دەستە جلێکی کوردی جوانی بۆ کردووی بە هەدیی جەژن ناوەڵ نا بەخوایست نەبوو ئەوانە نەبووە نەیکردووە نەبووە ناوڵ ئێمە لە بین ئێمە ئەوانە نەبووە من خۆم ساحێب ماڵ بووم هەموو شتێ خۆم کردوومە ئارەوەڵ بەڕاستی ئەوی لەوانەیە من بوو ئەوی کردبێتم کورتە کوسەڕارم بۆی کردووە و قەمیز جوانم بۆی کردووە قۆندەرم بۆی کرد ئەوانە بەس وەڵاهی ئەوی بۆ منی نەکردێت چونکە من خۆم ساحێب ماڵ بووم خۆشبی جەشیش مبارەک لێت لە ئێوەش پیرۆز بێ لە هەمووتان ئێوەش بەخێر بێن سەر هەردوو چاوم چاوتان ماچەکەم کوڕ گەورە من کچ گەورە من بەخێر بێن سەر چاوم قوربانت زۆر باشە هەستکەیت بێنەوە لای کاک ناسب پێم بڵێ ئێستا ئەمڕۆکە بۆ نمونە هەم جەژنی ڕەمەزانە هەم جەژنی نەورۆز هەم یادی ڕاپەڕینە بڵێ قەت بووە لە کاتێ لە کاتەکانە بەو شێوەیە بوو بێ هەرسێکی بخوا پێکەوە نەمدیوە ئەمە یەکەم جارە ئەمە یەکەم جارە پێکەوە نەمدیوە لەگەڵتان بەردەوامە بین چەند ماڵێکی تریشەیە بە هەمان شێوە کە ئێمە خۆمان پێمان خۆشتە سەردانیان بکەین بچینە ماڵێکی تریژ وەنیە شیرین زۆر باشە باو فەرموون لەگەڵتاندا بەردەوامین بێگومان ماڵ بە ماڵ دەرگا بە دەرگا میوانداری و کەسە عزیزانە دەکەین کە چ لە شاری کەرکووکدا بێت و چ لە دەرەوەدا بێت جێپەنجە و هەروەها گەرم و گوڕیان لەگەڵ خەڵکیدا هەیە بۆ ئەم جارش کەسایەتیە کە بەردەوام بە تامەکانی بە هونەری دەست و پەنجەی بە قسەکانی هاوکات بۆ هەستە کوردەواری کە هەیەی بەردەوام لەگەڵ خۆی و خزمان و دۆستاندا بەیەکەوە شەیری دەکەن جا بە خۆشحاڵیەوە بۆ ئەمڕۆ ئێمە میوانداریمان کردووە هەم بۆی جەژنەکەی لێ مبارەکەین و کۆمەڵە گفت و گۆی شیرین و جەژنانە بکەین کاکسۆرە جەژنە پیرۆز بێ جەژنی خۆتان پیرۆز بێ و جەژنی هەموو ئومەتی محەممەد پیرۆز بێ و جەژنی بە تایبەت ملەتی کورد پیرۆز بێ بەڕاستی ئەم جێژنە دوو جێژنە لای من دەبێت جێژنی ڕاستی نەورۆزە و جێژنی ڕەمەزانە ئێمە وەکو نەورۆز ڕۆژی ئازادیە ڕۆژی ڕۆخانی زاڵمە ڕۆژی ڕخانی دیکتاتۆرەکانە مانگی ڕەمەزانش ڕنگ مانگێکی پیرۆزە و جێژنێکی ڕەمەزان جێژنێکی ئیلاهیە بەڵێ کاک سۆران گە تۆزێک باسی ئیشەکەتمان بۆ بکەی لە کێوە خەریکی بڵێن شێفی هەروەها کەی بوو بۆ یەکەم جار توانیت کە مەطعەم و چێشتخانەی خۆت دابنێ بەڵێ وەڵامی من لە 2000 تقریبا 9 دەستم پێ کرد ئیتر ئیشەکەم بەڕاستی بیدایەت دوو قازانی بچوو بوو خۆم و خێزانم دەستمان پێ کرد یەک دوو جار ئەمەلمان نەبوو ئیشەکان کەم بوون زۆر خۆم کاسبێ ترشمە کرد لەگەڵی ئیتر دوایی خی گەورە بەرەکەت تێ کرد وردە وردە پەشەنەیدا و ئیشەکەم باش بوو کاسبی تر ماز نێنە کاس کردمە کاسبێکی دایمی لە تەباقی هەربشیت دەستکان خۆش ئێستا بە کاکسۆرانی چێژلەنەی بەتوانان بەناوبانگە کاکسۆران دەڵات دەم و زارت لەگەڵ هاوڵاتیانە زۆر شیرین و زۆر خۆشان پەیوەندیە وای کردووە تۆ جیا لە بۆنە و یادەکان لە جەژندا بێ لە نەورۆزدا بێ لەگەڵ هاوڵاتیاندا گەرم و گوڵبی واللهی ئێمە خەڵکی کەرکووک خەڵکێکی زۆر بەڕێزن خەڵکی کەرکووک بەعام ینی کوردستان بەعام من زۆر سپاسی خەڵکی کەرکووکەکەم زۆر قەدری ئێماگرن لەسەر خواردنەکان ڕێزمان لێگرن سەبریان زۆرە لەگەڵمان ماڵیان ناوە بێ جارواشە سێرەکەی تۆزە عەجەلەمان لێکەن لە تێکردنی ئاشەکە ئیتر ئێمە مەجبورین قسەی خۆشکەین یا سەبرێ بدەین پیان یا بڵین کاکە جاروواوە ساحب ماڵە بۆ هاتوو تیتی وەڵام ماڵم کاول بوو کاکسۆرەوتمە بۆ تیتی وەڵی کاکسۆرە من 200م داواز کرد 400 ئێوتمە کاکە خواردن 1000 نەفەر ماوە بە سەحبەت بۆی دڵی بدەمەوە بۆی ئەو شتێکسە لە ناو دڵی کەمکەمەوە
ئیتی دوای کە تاوا بۆ دیتی وڵای الحەمدولله شکر بۆخوا بە زیادەوەش بەشی کرد وتەیەکێ زۆر جا بەکاری دێنی لە کۆتایی ڤیدۆکانە من نەمە بزانم بەستی تۆ لە وتەیە چێکاڵی ئەختا باڵ وەڵی خۆی هەموو کارێک هەموو شتێ لە دنیاە ڕاوەستانی تەیە باش مەسەڵی ینی ڕاگردنە کارم ئەقتا ڕاگرنە بەشێ خەڵکی ڕەخناگرێ لێ خۆزگەم بە کوردی وایە بەشێ خەڵکشەیە لێ ئایبینێ دەست خۆش بێ کاکسۆرانگیان زۆر سپاس کاکسۆران ئەگەر پەیامێکی تایبەتە هەیە بۆ جەژن بۆ نەورۆز بەو هەستە کوردەواریەوە ئەتوێ بیگەین من داوا لە خەڵکی کەرکووکی بە شەرەفەکەم ئیمڕۆ ڕۆژێوەیە ژیانێکی برایەتی بژین لەم شارە ئێمە خۆمان دەسەڵاتداری نیستە خۆمان حاکمی ئەم شارین والی ئەم شارە کوردە و لە خۆمانە و کوڕی خۆمانە ئەبێ ئێمە برا گەورەیەتی بکەین لێرە ئەگە یەکێک لەم شارە تووڕەش بوو لێمان ئێمە بێ سەبرکەین لەبەری خۆمان والی ئەم شارین ئێستا خۆمان دەسەڵاتدارین با ئەومان لەبیر نەچێ کاتی خۆی چۆن زۆڵممان لێکرا چۆن ماڵی خەڵک لەم شارە تەرحیلەکرا چۆن ماڵی خەڵک وێرانەکرا ئێمە نامانەوە شتانە دووبارەکەینەوە ئێمە بمانەوە برایەتی دروستکەین لەبین کورد و عەرەب و تورکمان ئێمە بتەوێ نەتەوێ ساحب مڵکین لەم شارە ئێمە ساحبی ڕەسەنین هەر بژیت کاکسۆران زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ میواندارەکەت کۆمەڵە شتی خۆ زۆر خۆشی وماندانە هەر بژیت یا ڕەبی عافیەتان یاخوا سەلامەندی زۆر سپاس دووبارە ستاوتان لەبێ ئایزان لە درێژەی سەردانەکانمانە پێمان خۆش بوو ئەمجارە سەردانی یەکێک لە نووسەر و لێکۆڵێری مێژووی بکەین کاک فەرمانە کە لێرە میوانداریمانی کردو بەڕاستی هەموو جارێ ئەو دەبێتە میوانی ئەمە بەڵام جارە ئەو میوانداری ئەمەی کردووە بۆ قسە و باسی زیاتر لەسەر جەژن کاک فەرمان سڵاو دەبێ سپاس بۆ میواندارێکەشت زۆر سپاس بە خێراتتانەخەم جژنە پیرۆزە لە سەرجەم نەتەوەی کورد لە چوار پارچی کوردستانەکەم هیوادارم جەژنی نەورۆز و هەروە جەژنی ڕەمەزان بێتە مایەی خۆشی و پیت و فەڕ و سەرکەوتن بۆ نەتەوەخەمە هەر بشیت کاک فەرمان ئێوە بە جۆرەی ئەوەی کە لە کۆڵەرێکی مێژووین ئەگە تۆزە قسە و باسم بکەیت لەسەر جەژنی نەورۆز ئەم جەژنەوە کە زانین کە تەنها جەژنی لە کووردا ناکرێتەوە بگرا نەتەوەکانی تریش ئەم جەژناکەنەوە بەڵێ با پێشکی باس نەورۆزکە نەورۆز جەژنێکی زۆر زۆر لە مێژینێنێتەوەی کووردە وەها ئەو جەژنە گزارشتی ڕامیاری و ئاینیشی هەیە و گزارشتێکی سروشتی هەیە جەژنێکی هەمەلایەنە هەر ئەم ڕۆژە نییە کە ئێمە کورد ئاگریت یاخینەوە یەکەم ڕۆژ خۆی جەژنەکە چوارشەمەی دوایین چوارشەمەی کۆتایی ساڵ پێوترێ چوارشەمە سووری یا چوارشەمەی سوور هەر خۆی ناوەڕی کوردیە یعنی ئەو کەسانی پیان وایە ئەمە نازانم ئازەربایجانیەوە فارسیەوە ئەمە تاجیکیەوە ئەمە نازانم چییە هەر ناوێکە دۆزنەوە دروست نییە هەر چوارشەمەی سوور خۆی ناوەڕی کوردیە پامێکە بەێ بەڵێ و جەژنە کوردیە ئەوە یەکەم دوایی لە سەردەمی ساسانیەکانە دوو نەورۆز هەبووە نەورۆزێکی سەری ساڵ بووە نەورۆزی بچووکیان پێوتەوە ئەم نەورۆزێکی خۆمانەکەینەوە 6 ڕۆژ دوای ئەوە پێوتراوە نەورۆزی گەورە ئەو نەورۆزی گەورەیە ڕۆژی لەدایکبوونی ئاش و زەردەشتە و هەروەها بۆ یەکەم جار خوای گەورە واتە ئاهورا مەزدا مرۆڤی لەسەر زەویە دروست کردووە بە ناوی کێومرس کە لە پەرتووکی شاکەناوە بەداخەوە بەدەستمان نەگەیشت چاپ کراوە چاپی دووەم و تازەی باسمان کردووە کێومرس ئاڤێستایە بە ناوی گێت و مرتن یعنی گیان و مردن بە زمانی کۆنی مادەکان غێر ئاڤێستا بە زمانی کۆنی خۆمان نووسراوە ئەنجا نەورۆز پێشینەیەکی زۆر زۆر لە مێژووی هەیە و هەروەها ڕۆژی تازە سەرنانی جەمشیدی کووردە جەمشید کە ئێستا وترێت تەختی جەمشید ناوەکە خۆی هەڵەیە ئەو تەختی جەمشیدە پەیوەندی بە جەمشیدەوە نییە جەمشیدی کورد مات کیانی پێشدادی ئامان ئەو زمانەی کە مادەکان بڵێن باوکی ئەوەی کورد دیاکۆ
هەمان زمانی جەمشیدیان بەکارهێنەوە هەمان زمانیان بەکارهێنەوە کە پەرتووکی پیرۆزی ئاڤێستای پێنووسراوەتەوە ڕۆژی تاجگوزاری تازەسەردانی جەمشیدە ڕۆژی دروستکردنی یەکەم مرۆڤ لەسەر زەویە ڕۆژی لەدایکبوونی پەیامبەری گەورەی مرۆڤایەتی یەکەم پەیامبەری خواپەر تا یەک تاپەرستی ئاشو زەردەشتە ڕۆژی ساڵی نوێی کوردیە زۆر جار باسی ئەوە کرێ کاک فەرمان کە ئەم ڕۆژە مێژوویەکە ئەیجێرنەوە کە کاوە و زوحاک و ئەمە هەستەکەم ینی تۆزێک بە هەڵە بە ئێمە گەێنرا بوو پێمان وا بوو کە کاوە کەسەکەی کە بۆتە ڕزگارکەر و زوحاک بڵێن زۆردارەکەی ئەمە لە ڕۆڕاستەکەی چۆنە ئایا وەکو ئەوە یا خوشتێکی ترە لەگەڵ خاتو شیرینە پێشتر بەرناممان لەسەر ئەوە کرد ڕوونم کردۆ لە کەناڵە خۆشەویستەکە باشە کاکە گیان کاوەیە کاوە پیاوێکی شۆڕژێڕە ڕاستیە خەڵکی کرماشانە لە کرماشانە بووە گوێ لە من بگرن گوێ لە مێژونووسانی تر بە ئارەزوی خۆیان قساکەنەمە فڵانە و ئەمە ئەفسانە ئەی بۆچی پەیکەرەکەی کاوە سنگریان لە سلەیمانی لادا یعنی هەڵەیەکی گەورەیە هەڵەیەکی گەورەیە ئەبێ پرس بە ئێمەمانان بکەن لەو شتانەیە کاوە دەیەکەی هەر بە ناوی کاوەوەتە بە تێپەڕبوونی کات بۆتە کەوە واتە شین فارس ئێستا کردیانتە دەهکە بووت واتە دێکە و ئێمەی گەرمیانی بە شینەڕین کەوە شین دەستەواژەیەکی تازەیە لە دەستورە زیاتر دەستوریە شین کەوەیە ئێستا پێنج خولەک لە کرماشانە دوورە دەیەکی کاوەی ئاسنگەر لە بناری کێوی بێستونایە و لە پەرتووکی پیرۆزی ئاڤێستایە پێمانەڵێ کە پایتەختی ئەژدەهاک خۆی بەنای ئەزدەهاک هاتووە چووکە ژ ئەو کاتە بەکار ناتوە چۆن ئەوترێ نەگرۆز یان نەورۆز ڕووس تا ئێستا لە ناو گۆرانە لە کوردستانە هەر بەکارهێنرێ نەورۆز ڕووس بەکارهێنرێ لە بەری دەستەواژەی ژ بۆیە لە پەرتووکی ئاڤێستا پێمانەڵێ پایتەختی ئەژدەهاک کەرەندە ڤحاکش ینی زۆر پێکەنین یعنی کەسی کە زۆر پێکەنێ ئەو دەستەواژەی فردۆسی هاوردی دێ ناو داستانەکەەوە ئەو مێژووی کە لە ئاڤێستایە باسەکرا چۆن لە قورعانی پیرۆزە چیرۆکی حەزرەتی موسا و فرعون هەیەوە لە ئاڤێستاشە چیرۆکی بەشێک لە ئاڤێستا بە تایبەتی هێشتەکان چیرۆکی ڕۆستەم و زۆراب لە ئامادەبوونی زەردەشتا ڕۆستەم بۆ زۆرابە گیرێت و باسی کاوە کراوە باسی نەورۆز کەواتە ئەو ڕاست بوو کە کاوە بەو شێوەیە ڕووداوێکی ڕاستەخینەیە کراوەتە ئەفسانەی لێسەوز بووە بەڵام من خۆم لە پەرتووکی شاکاناکۆیە ئەو شوێنەی کە پێوترێ کرند کۆینە لە ئاڤێستایە ئەڵێ پایتەختەکەی ئەژدەهاکە ئەزدەهاکەی پێڵێن یان ئەژدەهاک خۆی ناوی بێوار ئەسب بووە ئەژدەهاکە کرندە لە کەناری ڕووباری ئەڕوەند واتە ئەڵوەند من چۆم گەڕام لەگەڵ هەنێ کەسی یاسانی و زیرەک و شوێنەوار ناسا دۆزیمانەوە شوێنەکەی پێوترێ کرند کۆینە کرند کۆینە واتە کرندی کۆن گەڕام بە دوای ئینسکلۆپیدیای مێژووی فارس و ئێران و ئەمە ئەڵێن ئەمە هی پێش مێژووە ئەم شوێنەوارە ئەم کرند کۆینە کەواتە بۆ چوونەکەی کە لە ئاڤێستایە هاتووە لەسەر کرند ئەوە شوێنەواری ئەژدەهاکە و زۆر ئاماژەی ترش هەیە کە ئەمانە ڕاستی و لە سەردەمی ساسانیەکانشە مێژووی کورد نووسراوەتەوە بە ناوی خودای نامەک باز ئەو خودای نامەکە کرایە شانامە فردەوسی لەگەڵ چەند مێژونووسێکی شاعیرێکی تر هەڵبەستوانێکی ترا هەیە یعنی تۆ بڵێ شانامەی فردەوسیش بەشێکە لە کللتور و نەریتی کوردی خۆی شانامەی فردۆسی خۆنەی نووسیوەتەوە تەنها هۆنی وێتیەوە ئەبوو مەنسوور نووسیوێتی معمەری ئەبوو مەنسووری معمەری نووسیوێتی بە پەخشان ئەو کێش و سەرای بۆ دروست کردووە و زۆر شتی گۆڕیوە ئەگەر نا شانامە خوداینامە کە بە شێوەیەکی فارسێنراوە خوداینامەک مێژووی باوباپیرانی ئێمەی کووردە لە ئاڤێستا و لە مێژونووسەکانی ترە وەرگی زۆر سپاس کاک فەرمان سپاس بۆ زانیارەکانت بەڕاستی هەمیشە کاک فەرمان جۆرێک لە زانیاری تازەی پێ بەڕاستی هەموو شتانێک ئێمە لە مێژوو بیستومانە لە زۆر بەرنامەی ترش ئاماژە پێداوە سپاس بۆ تۆ دووبارە جەژنت پیرۆز شتێک دەرفەتێک هەبێت یەک شتێ ڕوونکەمەوە فارس هەوڵی داوە
کاوە بکاتە کوڕژ بۆیە من لەو پەرتوکە کە ئێستا ئامادەیەوە کۆنەکەمە وتومە کاوە کوڕشی ناپاکە ئەژداکش ئاستیاکە مەبەستم بەو دەستەواژە فارسیەیە ئەوان ویستیانە مێژوویەکی ساختە دروستکەن کوڕژ بکەنە کاوە ئاستیاک بکەنە ئەژداهاک بەڵام ڕاست نییە خۆی ئاستیاک ئەرشتەوێگەیە نەک ئاستیاک هەربژیت زۆر سپاس کاکەمان هەمیشە ئەوە زانین کە بەڕاستی نەتەوەکانی تری تورکە عەرەبە فارسە هەمیشە ویستیانە ئەو بابەتە مێژوویانەی ئێمە ئەو ئەفسانە و داستانانە ئێمە بە جۆرەکان بۆ خۆیان ببن بەو شێوەیە بەڕاستی یادێکەنەوە ژێردەسەی دەوڵەتی ئیمپراتۆرەتی ساسانی و مات بوونە ڕاست و ئەردەشێری بابەکان باپیرەی گەورەمان دامەزینەری ساسانی داوای لە ئەمپراتۆرەتی ڕۆم کردووە کە جەژنی نەورۆز بەڕەسمی بناسێ بەڕاستی بناسێ بۆیە کورد جەژنی نەورۆز هەر لە کوردێ ئەو کەسانی کە یادێکەنەوە ژێردەسەی ئیمپراتۆر دووبارە زۆر سپاس سپاس بۆ میوانداری دەستان خۆش بێت نەورۆزی سەرکەوتنە زۆر سپاس ئەچینە ماڵێکی تر دووبارە لەگەڵتان بەردەوام بین دووبارە بە دیداری ئێوە شاد بووینەوە ئەم جارەش بە میوانداریکردن لە ماڵێکی تر ماڵێک جیاوازتر لە هەموو ماڵەکان هەموو ماڵێک خانمێکی تایە دەستڕەنگین لە چێژلێنان و لە ماڵ پاکردنەوە ئەرکە ژنایەتەکەی ئەم خانمە جیاوازتر لە خانماکانی تر بە هونەر و مۆسیقا خانمێتی و سەلیقەی خۆی دەربڕیەوە لە تابلۆکاندا لە تۆنی مۆسیقاکاندا هاوکات لە سەلیقەی لەگەڵ ژیان و ڕێکەوتنی لەگەڵ ژیاندا پێم وایە ژیانی بە جۆرێکی تر ڕەنگیتر و پڕبریقەدار کردووە ئەویش لەگەڵ کلارا خانین جەژنە پیرۆزەی لەکەین لەگەڵ ڕێبیندا و کۆمەڵێ گفتوگۆی ڕەنگینانە و ئاوازانەی لەکەین کلارا خان چۆنیت باشم سپاس دەکەم جەژنە پیرۆز ئەوەش پیرۆز بێت بۆ ئێمەی خانمانەوە مایکە بگری بێزە باش تۆ مایکە لە جژنەی نەورۆزتان پیرۆز بێت و بەخێر بن ئێرەتان ڕووناکردەوە بەڕاستی هەربژیت پێم بڵێ ئەم ژوورە زۆربەی کاتەکانی خۆ دێرە بەسەرەوەی بەڵێ ئەم ژوورە یعنی چێت پێ بڵێم زۆر کۆنا پێش زیاتر لە 10 ساڵ زۆربەی کاتەکانم هەر لەم ژوورە بووە زر یعنی یادگاری زۆر زۆرتیایە ئەم ژوورە هەموو ئەو تابلۆیانەی کە لێرە کێشاوتە بەڵێ هەر هەمووی بەڵێ بەدەر لەوە بەڕاستی لەم ژوورەیە میوزیکە بینین بینت چۆنە لەگەڵ میوزیکەیانی زۆر باشۆنیە وەڵڵاهی باشم خەریکم زۆر هەموو ڕۆژێ تەمرینەکەم ئەگەر مەجالم هەبێت جار ڕاستمەکەم ئیتر ئاوە هیچ بەرهەمێک هەیە بۆ منە هەمیشە هەر کاتێک لەگەڵ هونەرمەندەکان قساکەی شیرن یەکەم شت کە باسێکی بەرهەمێکی تازەت هەیە تۆ شتێکت هەیە بۆ نە بەرهەمێکی تازە بێ شتێک بێ لەو بابەتە بۆ خۆت بەرهەمێکی تازە نە ئیستا بەس خەریکی میوزەکەم کەمێ دوور شکەوتمە لە ڕاستمکردنە بەڵام دوایەوە ئەگەڕێمەوە زۆر باش ئجا ڕێبین خۆی شتێکەیە دەڵێن بەتەمای ماکار من بیگرم تۆ ئەمجارە بێ فەرم چێکا لەگەڵماندا بە شتێکەیە دەڵێن ئەو کەسانی کە دەستی تابلۆیان هەیە سەبارەت بە تەنسیقی ڕنگ و ناسینەوەی ڕەنگا زۆر گۆنجان ڕۆژە لە کوردەکانی کلارەخان ئەومان بۆ ئاشکرا دەکات کلارەخان لەبەرکردنی جلی کوردی زیاتر لەبەر نەورۆز بوو یان لەبەر جەژنی ڕەمەزان بوو ناوەڵا لەبەر نەورۆز ڕاستی تەوێ کاکە هەستە کوردایەتێکەشەوە بەڵێ گرنگە زۆر بە تایبەتی ئەم کاتە زۆر هەستی کوردایەتی زۆر گرنگە و ئەبێ دایم ئەو هەستە بمێنێتەوە بەڵێ دەبێوەکو خانمێکەوە لێ بپرسم چونکە هەم بەهرەمەندی هەم هونەرمەندی ئێمە خانمان تا چەند دەتوانین لە ڕێگەی پۆشینی جلو بەرگەکانمانەوە بە تایبەتی لەم کاتانەدا یاخۆ لە ڕێگەی کێشانی تابلۆیەکەوە پێشکەشکردنی ئاوازێکەوە چەند دەتوانین کلتورەکەمان بەزیندوی بهێڵینەوە بەڕاستی زۆر گرنگە لە ڕێی هونەریەوە ئێمە کەڵچەری کوردەواری پێشان بدەین بۆ هەموو جیهان اینجا من ینی پرۆژێکتێک هەیە لە مێشکمایە ئینشەڵڵا لە داهاتوو دامناوە تابلۆکانم زۆربەی ینی دەربارەی مێژوو کورد بێ بەڵێ زۆر باشە پێم بڵێ کلارە ئەو شتانی کە لێرە داتنەوە وێنانە سەرێکی بکەی بزانم ئەتوانم پێمان بڵێ چێنە وێنانە ئەم وێنەیە چێمە بەڵێ ئەوە ئەسمەهانە ئەوە شەزانی فەیروزا باشە ئەمەیان بیتۆڤن بوو ئەمەش فرێدە کارلۆ ئەمە ڕستامێکی مەکسیکیە زۆر بەناو کاری خۆی ئەمە باخە تەبعاان ئەوە بەڵێ ئەمە
زۆربیان هینن میوزیک ژەنن کۆنەکانی میوزیک ژەن با بڵێن ئەمانە باگراوندی هەموو شتێکن ینی باگراوندی هەموو شتێکن میوزیک بێ یان هونە ینی ڕەسم ئیتر ینی ئەمانە زۆر تەسیریان هەیە لەسەرم هەرچەنە کاتێککە قسەتەکە بەڕاستی بیرم چوومای کەشدا بنم بەڵام قەیناکە گرنگ ئەوەیە خۆمە پێمان گەشت کلێوێش کلیلەکەی نازام چی دەرگایەکی نەکراوەیە ئەمە دوو کلیلەش ئەمانای نییە یەکێ بۆ بەهەش یەکێ بۆ جان هەستەکەم مەبەستێکی تری نییە هەستەکەم ئەڵەن دانەیەک بۆ خۆم دانەیەک بۆ کەسێکی تایبەت بێکە بچین دەرگای باش ئاها ئیشەکە پێم وایە زۆر باش جاڕەبین ئەومان بیر نەچێت سەروباری هەموو میواندارەکانی ئەمڕۆمان دروستە هەمویان بە قسە و گفتوگۆی شیرین جەژنانەی خۆیان پێداین بەڵام پێما بە کلارە ئەمڕۆ بە میوزیک جەژنانی خۆمان حەزمان لێ ڕاستەکە جومان لە پارچە میوزیکێک بێ حەزەکەی تۆزێک بە ڕووبکەوێ بەڵێ بەڵێ بەکەیف خۆت حەزەکەی دوو پارچەش تا چەند درێژتر بێ جەژنانەکە ئەتوانم ئەو مۆمانە داگیرسێنم کلارە بەتەکید ئۆکەی یاڵە تۆ با من مۆمەکان داگیرسێنم و تۆش خۆت ئامادەکە تۆ چی تێ لەسەر مۆم هەمیشە مۆمەکان بە شێوی لە شێوەکان هەرچەنە مۆم بابەتی کلاسیکیە زانی کاتێک کە ڕۆشنایی هات و کارەبا هات تۆزێک شتەکان گۆڕە بەڵام هەمیشە هەستەکەم شتێکی جوانە جانترین پەیامی ئەوەیە کە ئەو دایمە بە خۆڕایی بۆ ئێمە سووتێت و لە پێناو ڕووناکردنەوەی ئێمە خۆیەتوێت حەزەکەی کلارە فەرموو لەگەڵ میوزیکەکەتە بژی دەست خۆش سپاس بۆ تۆ کلارەخان دەستەکانت خۆش دەرچاوم بەخێر بەڵێ زان خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تاکوێستە لەگەڵمان بوون بینەرمان بوون ئەمەی بینیتان بەڕاستی بەسەرکردنەوەی کۆمەڵێک کەسایەتی گرنگی شاری کەرکوک بوو کۆمەڵێک کەس بوون کە بەڕاستی جێی دەستیان دیارە لەم شارە سپاس بۆ ئێوە زۆر سپاس بە هیوای پرۆگرامەکەمان و میوانەکانمان و وشە و گفتوگۆکانمان جێگەی ڕەزامەندی و دڵخۆشی ئێوە بوو بێت هەتاوەکو دیدارێکی تر لە ڕۆژینێکی تردا بەخواتانە سپێری هەر شاد